کۆمەڵە وەک بزوسنەوەیەکی کۆمەڵایەتی لە نووسینی بەڕێز سەعید ئەمانی بۆ پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. کۆمەڵە لە ساڵی 1969 لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی سیاسی چەپ و کۆمۆنیستەوە کە لە زانکۆکانی ئێراندا دەیان خوێند پێکاتوە. ئەم ئینسانە تێکۆشەرانە سەرەڕای هەر کەم و کۆڕیەک لە کار و بیرکردنەوە و دەرکی سیاسییاندا هەبوو بێت لە گۆڕەپانی کردەوەدا لە نێو جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کارخانەکان لە نێو شار و تێکەڵبوون لەگەڵ خەڵکی زەحمەتکێشی ئاواییەکاندا سەلماندیان کە شێرگیر، دڵسۆز، بوێر و ڕاستگۆترین تێکۆشەرانی سیاسی ڕێبازێکن کە سڕینەوەی هەموو جۆرەستەمێکی وەک شۆسانەوەی کرێکاران بەدەستی سەرمایەداران، زەحمەتکێشانی ئاواییەکان بەدەستی دەرەبەگەکان و کاربەدەستان و مەئمورانی گەندەڵی ڕژیمی پاشایەتی، شۆسانەوەی ژنان بەدەستی زوڵمی کۆمەڵگا، بنەماڵە و یاستا و ڕیسای کۆنی و داڕزیوی کولتوری دواکەوتوانە و پیاوسالاری مەوجودەوە، داکۆکیکردن لە مافی نەتەوایەتی، ئازادی گەلان بۆ دیاریکردنی چارەنووسیان بەدەستی خۆیان و دژایەتیکردن لەگەڵ هەموو چەشنەستەمێک بەرامبەر بە کەمینە نەتەوایەتی ئائینی و تەکنیکیەکانیان کردووەتە بەرنامەی کاری خۆیان. کۆمەڵە ڕێبەری باڵی چەپی بزوسنەوەی شۆڕەشگەرانەی خەڵکی کوردستان بووە بۆ خەباتێکی وشیارانە و ئامانجدار لە پێناو ڕێکخستن و وشیارکردنەوەی کرێکاران سەبارەت بە مافە سنفی، سیاسی و چینایەتیەکانیان و ئاگادارکردنەوەیان سەبارەت بە گرنگی یەکگرتووی و هاوخەباتی لەگەڵ چینی کرێکاری سەرتاسەری ئێران و هاوچینەکانیان لە ئاستی دنیادا بۆ لە گۆڕنانی نظامی چەوسێنەری سەرمایەداری و بنیادنان و دامەزراندنی کۆمەڵگایەکی ئازاد، یەکسان و بێستەم و چۆسانەوە. لە پێناو وشیارکردنەوەی ژناندا خەباتی کردووە و ئەوانی بە مافەکانیان ئاشکرا کردووە و تێیان گەیاندون کە تا چه ئاستێک ژێردەستە و چەوساوەن و کوێلەی نظامی پاڵپشتی پیاوسالاری و سەرکوتگەرن. بانکێشتی کردوون بۆ نێو گۆڕەپانی خەبات و ڕێکی خستون و وەک پێشمەرگە لە ڕیزەکانی تەشکیلاتیدا هاوشانی پیاوان جێ کردوونەتەوە. سەرمەشق و ئولگوی ژنێکی لە ستەمیاغی و جێڕێز و پشتیوانی باقی ژنانی هاوچارە نووسیان لە کۆمەڵگادا و سوی هیوایان لە دڵی بە هەزاران کچ و ژندا چاندووە و ئەوانیش بوێرانە لە دژی زوڵم و ستەم ڕاوەستاون. جوتیاران و زەحمەتکێشانی دێهاتەکانی لە یەکیەتی جوتیاران و شۆراکانی ئاواییدا ڕێکخستووە. وشیاری کردوونەتەوە و ورەی وەبەرناون بۆ دفاع لە مافەکانیان و بەرەنگاربوونەوەی زوڵم و زۆرزاری ئاغا و دەرەبەگ و خاوەن مڵکە گەورەکان. زەوی ئاغاکانی دەست بەسەرداگرتووە لە بینی گوننشینە هەژارەکاندا دابەشی کردوون و پارێزگاریشی لێکردوون. مەزهەبی وەک بەشێک لە ئامرازی دەستی دەسەڵاتداران و کۆنەپەرستەکان بۆ خەڵتاندنی خەڵکی چەوساوە و ژێردەستە ناساندووە و بەگژ ئەو دەستە و تاقمە کۆنەپەرستانەدا چۆتەوە کە ویستویانە وەک مۆتەکە هەروە بەسەرشانی خەڵکەوە بن و لە بەرهەمی ڕەنجی شانی ئەوان بە هەشتێک لەم دنیاەدا بۆ خۆیان دروست بکەن و تیادا پەروار بن و ئەوانیش بە هیوای بەهەشتی ئاخرەت لە خۆشیەکانی ئەم دنیاە بێزار و بێگانە بکەن. بە خەڵکی وت مەزهەب ئەمرێکی شەخسی و تاکە کەسیە و نابێت لە دەسەڵاتدا دخاڵەت بکات. پێیوتن هەموو کەسێک ئازادە هەر مەزهەبێ و ئاینێک اختیار بکات یان هیچ مەزهەبێکی نەبێ. کەمینە ئاینی و نەتەوەیەکانی دڵنیا کردەوە کە دەتوانن لە ژێردەسەڵاتی هێزی پێشمەرگە و
حزوری نفوزی خۆیدا بە ئازادی بژین و خاوەنی مافی یەکسان بن لەباری کۆمەڵایەتی و سیاسیەوە لەگەڵ باقی دانیشتووان. جاڕی ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، ڕێکخراوبوون، ڕادەربڕین، ڕۆژنامەگەری، چالاکی سیاسی و مەدەنیدا لە چوارچێوە و حزوری فعالیەتی خۆیدا و هەزینەی قورسی بۆ داکۆکیکردن لێ تەحەمۆڵ کرد. وەک هێزێکی خاوەن نفوذ و متاحد بەرپرسانە بەرەوڕووی هەموو پێشهاتەکان دەبووەوە و لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان و بزوتنەوەی ئازادی خوازی سەرتاسەریەوە هەڵوێستی دەگرت. باوەڕی بە چالاکی سربەخۆی ئەحزاب هەبووە و هیچ حزێکی بە زیادی نەدەزانی لە گۆڕەپانەکەدا و لە بیری لادانی فیزیکی هیچ لایەنێکدا نەبووە. بە متمانە بەخۆیی تەواوەوە بەرەنگاری پیلانەکانیان بۆتەوە و لە هەندێک بواردا لەگەڵیان چۆتە هاوکاری و هاوهەڵوێستیەوە. لەسەر بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە قازانجی ڕێکخراوەکەی خۆی سازشی نەدەکرد و وێڕای بەشداری شیلگێرانە لە خەبات و بەرەنگاری چەکدارانەدا بەشداری و توێژی لەگەڵ ڕژیمیش کردووە کاتێک هاوسەنگی هێز ئیجازەی داوە لە هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورددا. لایەنگری مافەکانی منداڵان بووە و تا ئەو جێگایەی بۆی کراوە هانی کۆمەڵگا بنەماڵەکان و خەڵکی مافخوازی داوە پارێزگاری لە مافی منداڵان بکەن و لە هەوڵی بەدیهێنانی دنیایەکی ئارام پڕ لە ڕەفاه ئاسوودە و سالمدا بن بۆ داهاتووی منداڵان. پارێزگاری لە ژینگە کردووە و بەردەوام بەگژ تێکدانی ژینگەدا چوەتەوە و بەرنامە وێرانگەرەکانی ڕیندامی سەرمایەداری کە لە پێناو بەرژەوەندی دەسەڵاتداران و تاقمێک سەرمایەداردا لە هۆڵی وێرانکردنی ژینگەدا بوون لە قاوداوە. بە خەڵکی وتووە ئامانجی نهایی کۆمەڵا لە بەریەک هەڵتەکاندنی نیزامی سەرمایەداری و دامەزراندنی دنیایەکی یەکسان و بە دوور لە هەر چەشنە شەوسانەوەیەک واتە بنیادنانی کۆمەڵگایەکی سۆسیالیستیە. لەبەر ئەوەی ئەم ڕێکخراوەیە بەکردەوە هەوڵی بۆ سڕینەوەی هەنگاو بە هەنگاوی سەرجەم زۆڵم و زۆرداری دەستەبەرکردنی مافە پێشێلکراوەکانی بەشێکی بەرینی دانیشتوانی کۆمەڵگای داوە زۆرینەی زۆری خەڵک متمانەیان پێکردووە و وێڕای پشتگیری و پشتیوانی لێکردنی خەباتی خۆشیان لە ڕیزەکانی کۆمەڵەدا بۆ دەستەبەرکردنی ئامانجەکانی درێژە پێداوە. تەنانەت بەشی مامناوەند و وردە بۆرژوازی شاری و بازاریەکان لە کوردستانی ئێران بە پیر بانگەوازەکانیەوە هاتوون کاتێک مانگرتنی گشتی ڕاگەیاندووە و شان بەشانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەشداری مانگرتەکان بوون. ئەم ڕوانگە سۆسیالیستیە بووەتە ڕووگەی ئاواتی لاوانی کچ و کوڕی ئەم کۆمەڵگایە و دەستەبەربوونی خەونەکانیان لە ڕێبازێکدا بینیوەتەوە و وەک پێشمەرگە و هەڵسوڕاوی سیاسی و چینایەتی پێوە پەیوەست بوون. ئەم جەریانە کە ڕێکخراوێک بووە بە ئامانج و بەرنامەی سەرتاسەریەوە لە پێناو یەکخستنی خەباتی یەکگرتوانەی هێزە چەپ و کۆمۆنیستەکانی ئێران بەشداری لە پێکێنانی حەزبی کۆمۆنیستی ئێراندا کردووە و بووەتە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی. تا ئەو جێگایەی بۆی کراوە لە پێناو بەهێزکردنی خەبات و بزوتنەوەی سەرتاسەریدا بەتایبەت بەهێزکردنی بزوتنەوەی کرێکاری لە ئاستی ئێراندا هەوڵی داوە و هەزینەی بۆ داوە. پاڵپشتێکی هەستپێکراوی لە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کردووە و وێڕای ڕێنمایی بەجێ ڕەخنەشی ئاراستە کردوون و بەلا ڕێداچوون و مەترسی سیاست و هەڵوێستە نەگونجاوەکانیشیانی خستونەتە بەرچاو. دفاعی شیلگێرانێ لە خەباتی گەلانی بندەست بەتایبەت خەڵکی فەلەستین و بزوتنەوەکەی کردووە و خوازیاری چارەسەرکردنیان بووە بە شێوەیەک لە بەرژەوەندی ئەو گەلانەدا بێت. ئەم ڕێکخراوەیە کە سەرەتا نەمامێک بوو لە ڕەوتی گەشەوە هەڵدانیدا بوو بە دارێک بنج و ڕیشەی سەرتاسەری کۆمەڵگای کوردستانی ئێرانی دابێت. سایەی ئەمدارە ببووە جێگەی دڵنیایی و
حەسانەوەی خەڵکی زۆر لێکرا و ماندوو بەدەستزۆڵی زۆرداران و چەرمەستەریەکانی ژیانەوە. هەرچەند جارە جارە تەوەری جیابوونەوەکان هەندێک پەلوپۆی هەڵپاچیوە، بەڵام پەیکەر و ڕیشەی پتە و لە جێگای خۆیان ماونەتەوە و زۆری نەبردووە، خەڵفی تازەی دەرکردووەتەوە و جێگای برینەکانی ساڕێژ کردووەتەوە. تەنانەت ئەو هەورانەی لە خۆشی چیکرابوون نەیانتوانی درس بخەنە جەستەی و بەر بە گەشەکردنی بگرێت. کۆمەڵە بەم تایبەتمەندیانەوە بووەتە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی، جێگای هیوە، متمانە و خۆشەویستی خەڵکی بەرینی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و ئێران و دەستەبەربوونی مافەکانیان لە ئاوێنەی بەرنامە و ڕێباز و هەوڵ و تێکۆشانیدا دەبینن. حەزور و پێشەنگایەتی ژنان و کچان لە شۆڕشی ژینادا بەرهەمی هەوڵ و تێکۆشانە، نەک پساوەکانی ئەم ڕەوتەیە لە ماوەی چواردەی ڕابردوودا. هەرچی زیاتر پتەوکردنی ڕیزەکانی ئەم ڕێکخراوە دەتوانێت دەبێتە گارانتی پاراستنی دەستکەوتەکانی شۆڕش و بە ئاکام گەیشتنی ویست و داخوازی ڕەوا ڕادیکاڵ و ئینسانیەکانی جەماوەری خەڵکی ڕاپەڕی و دامەزراندنی کۆمەڵگایەکی ئازاد و بە دوور لە هەر چەشنە زۆڵم و چۆسانەوەیەک. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە.